سلێمانی ساڵی نوێی 2770 کوردی بە کەرنەڤاڵی نەورۆز و چەندین چالاکی هونەری و کردنەوەی ئاگری نەورۆز لە گردی مامەیارە بەڕێوەچوو. وڵاتم بۆیە جوان و ڕەنگینە، دەشت و چیاودۆڵ هەمووی نەخشینە، بۆیە ڕەنگینە بۆیە وا جوانە، خوێنی پێشمەرگە ڕێی کوردستانە. هاوڵاتیان و هاونیشتمانیانش پەیام و پیرۆزبایی خۆیان هەبوو بە بۆنەی هاتنی جەژنی نەورۆزەوە. پیرۆزبایی لە سەرجەم گەلی کورد دەکەم بە تایبەتی شاری سلێمانی شارە خۆشەویستەکە و لە هەموو کورد لە هەموو جیانە پیرۆزبایی لەوەی خۆشەویست و کەناڵە بەڕێزەکەشتا دەکەم. پیرۆزبایی خۆم لە هەموو گەلی کورد دەکەم بە بۆنەی هاتنی جەژنی نەورۆزەوە. پیرۆزبایی ئاڕاستی خۆم هەموو گەلی کوردستانەکەم، بە تایبەتی دایک و باوکم خێزان و خانەوادەکەم، بە تایبەتی پێشمەرگەکان. پیرۆزبایی ئاڕاستی هەموو کەسێکەکەم. باڵانیکە خەڵک زۆر گەرم و گوڕ بوو، زۆر بەرەو پێشەوە لە هەموو شوێنە جیاجیەکان فیستیڤاڵی خۆش و ئاهەنگ سازەکرا و گۆرانیە وترا و خۆشی دەرەبڕا. بەشداریکردنی هاوڵاتیان بە جلوبەرگی کوردی ئاڵوواڵاوە پەیامێک بوو بەگوێی ناحەزانی کوردیان دادا تا پێشمەرگە و ئاسایش و هێزە ئەمنیەکان مابێت نەورۆز وەک جەژنێکی نەتەوەی کورد دەمێنێتەوە. جژنی نەورۆز وەک هەموو جەژنەکانی تر هەموو ساڵە خەڵکە بینێتە دەرەوە جلوبەرگی کوردی لەبەرەکەن، ساڵ بە ساڵی شەر باشترە بێت خەڵک جلی کوردی بەردەوامەکەن. جەژنی نەورۆز لە هەموو سەرجەمگەلی کورد پیرۆز دەکەم، لە دایک و باوکم لە ئێوە و هەموو برا پێشمەرگەکانیش پیرۆز دەکەم. جژنی پیرۆزە لە گشتگەلی کوردەکەم بە تایبەتی برا پێشمەرگەکانم کە ئێستا براکانی ژەنگکردن ئێمەیان پاراستووە. لە سەرجەمگەلی کوردەکەم لە جەنابتان دەستان خۆش بە ڕۆژێکی خۆشە، ئینشەڵا گەلی کورد بێتە بارودۆخێکی خۆشتر لە مەزا. پیرۆزبایی لە هەموو خزم و کەس و کارەکەم. نەتەوەی کورد نەورۆز وەک مژدەی لابردنی ستەم و دیکتاتۆری و تیرۆر و داگیرکاری دەبینێت. هاوڵاتیان لە باشووری کوردستان ئومێدەوارن بڵێسەی ئاگری نەورۆز بێتە ڕێگەی خەباتی ئایندەی گەل و دەستپێکی بەهارش دەرفەتێک بێ بۆ ئەوەی لایەنە سیاسەکانی ئەم هەرێمە ناکۆکیەکانیان وەلا بنێن و جارێکی دیکە خەندە و بزا بگەڕێنەوە سەرلێوی هاوڵاتیان. شاخەوان عەبدوڵڵا، بادینان سات،